زیکری چوونە دەرەوە لە ماڵ. بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله. واتە بەناوی خوددا پشتم بەخوای گەورە بەست و هیچ گۆڕان و توانایەک نییە مەگەر بەخوای گەورە نەبێ. اللهم أعوذ بك أن أضل أو أضل أو أزل أو أزل أو أظلم أو أظلم أو أجهل أو يجهل علي. واتە خودایە پەنا دەگرم لەوەی کە خەڵک گومڕا بکەم یان گومڕا بکرێم، یان هەڵە بکەم یان هەڵەم بەرامبەر بکرێ، یان ستەم بکەم یان ستەمم لێ بکرێ، یان نەفامی بکەم یان نەفامیم بەرامبەر بکرێ. پاداشت و گەورەی زیکری چوونە دەرەوە لە ماڵ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێت: إذا خرج رجل من البيت فقال بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله، قال يقال حينئذ هديت وكفيت ووقيت، فتتنحى له الشياطين. واتە هەر کەسێک لە کاتی چوونە دەرەوە لە ماڵ ئەم زیکرە بڵێت ئەوە پێی دەگوترێت هیدایەت درایت و کیفایەت کرایت و پارێزرایت و شەیتانەکان لی دوور دەکەونەوە. زیکری هاتنەوە بۆ ماڵ. بسم الله ولجنا وبسم الله خرجنا وعلى ربنا توكلنا. واتە بەناوی خوددا چوینە ژوورەوە و بەناوی خوددا هاتینە دەرەوە لە ماڵ و پشتمان بە پەروەردگارمان بەستووە. خوای گەورە دەفەرمێت: فإذا دخلتم بيوتا فسلموا على أنفسكم تحية من عند الله مباركة طيبة. واتە ئەگەر چوونە ماڵێکەوە سڵاو لە یەکتری و خۆتان بکەن بە سڵاوێکی خودای پیرۆز و بەفەڕ و پاک. پاداشت و گەورەی ئەم زیکرە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت: سێ کەس لە ژێر پارێزراوی و زامنی خوادان، یەکێکیان ئەوەیە کە کەسێک بە سڵاو بگەڕێتەوە بۆ ماڵەوە.